کەس نەڵێ کورد مردووە، کورد زیندووە، زیندووە و قەت نانەوێت ئاڵاکەمە. هەموو کورد دڵی لای ڕۆژ ئاوا بوو، دوێ لە وتەی خەڵکی سلێمانی بگرن سەبارەت بە بەرخودانی ڕۆژ ئاوا. ئەوەی لوتکەی چیاکانی خۆی خۆشنەوێت لە دۆڵی دژمنان دەنێژرێت لەگەڵ تانی ڕۆژاوە. بەڵێ ئەمە هاوخەباتیانین پشتگیریانین ئەوەی کە ئەوانێتن ئەو ڕێباز ڕاستەیە کێترە بێت لە سەدەی 20 کە میلەتی کورد بە خۆی بچێتەوە. شارانزیتان پێواکەین خانمانی ڕۆژئاوا. بژی کوردستان بژی ڕۆژاوە. وەڵا سەرکەوتنیانم بەختەوەریانم دوژمن بشکێنن شوێنەکەی خۆیان بگرن. هەر بژین هەزار جار بژین ڕۆژاوە. بژی ڕۆژاوە سەرکەوتوو بێ ڕۆژاوە.